هەموو ساڵێک کۆتا هەینی مانگی تشرینی دووەم گەورەترین دیاردەی ئابووری لە جیهان ڕوودەدات کە سەرجەم میدیا و بە تایبەت ئاژانس ئابووریەکان بەخۆیەوە سەرقاڵ دەکات. هەینی ڕەش یاخود بلاک فرایدەی بۆ ئەم ساڵ دەکەوێتە 26 مانگ. جیهان بەگشتی ئەمریکیەکان بە تایبەت خۆیان بۆ بازارکردنی ئەم ڕۆژە ئامادە دەکەن. کۆمپانیا و فرۆشگاکانیش داشکاندنی سەرنج ڕاکێش بۆ کڕیارەکانیان ڕادەگەێنن. هەروەها لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەرەو پێشچوونی بازاری ئەلکترۆنی ماڵپەڕەکانی تایبەت بە فرۆشتن ئەم ڕۆژە بۆ کێشکردنی کڕیاران دەقۆزنەوە. لە هەمان کاتدا شارەزایان هۆشداری بە بازارکردنیە و جۆرە ڕۆژانە و بە تایبەت بلاک فرایدەی دەدەن. دەڵێن کڕیار لەو ڕۆژەدا نازانێت چ کاڵایەکی پێویستە، تەنیا داشکاندنەکان دەبینێت. ئەوەش وا دەکات کاڵایەک بکرێت کە سوودی بۆ ئەو نییە و خەرجی زیادە بکات. مێژووی هەینی ڕەش گرێدراوی قەیرانی ئابووری و دارایی ساڵی 1869 ئەمریکایە، کاتێک دوو سەرمایەداری ئەمریکی هەوڵیاندا بازاری زێڕ لە بۆرسەی نیویۆرک بۆ زێڕ قۆرخ بکەن و زۆرترین بڕی زێڕ بکڕن، کە ئامانجیان لەو هەوڵا بەرزکردنەوەی نرخی ئەو کانزازەردە بوو بۆ بەرزترین ئاست. بەڵام یۆلیۆس گراند هەژدەیەمین سەرۆکی ئەمریکا بەو پلانەی زانی و شکستی پێهێنان. بەو هێو بازاری پشکەکان بە خێرایی دارما و هەزاران ئەمریکی مایەپووچ بوون. دوای ئەوە سستی ڕووی لە بازارەکانی ئەمریکا کرد و پرۆسەی کڕین و فرۆشتن پەکیان کەوت. بۆیە دەوڵەت بۆ ئەوەی جارێکی دیکە جوڵەی بازاری دروست بێتەوە داشکاندنی گەورەی بۆ کاڵە و خزمەتگوزاریەکان کرد. ئەو داشکاندنەش وەک نەریتێکی لێ هاتوو گەورە فرۆشگاکان لەسەر لە بەیانی زووەوە دەستیان بەکارد کرد و کڕیارانیش نۆرەی درێژیان دەگرت تاوەکو ئەو کاڵایانەی داشکاندنیان لەسرە بیان کڕن. ڕۆژی هەینی ڕەش دەکەوێتە دووەهەمین هەینی مانگی تشرینی دووهەم لە هەموو ساڵێکدا کە ڕاستەوخۆ دوای جەژنی سوپاسگوزاری دێت. ئامادەکاریەکیشە بۆ کڕینی دیاری بۆ جەژنی سەری ساڵ و نازناوی بە هەینی ڕەش بۆ سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. کاتێک پۆلیسی شاری فیلادلفیای ئەمریکا وشەی هەینی ڕەشیان وەک گوزارشتێک بۆ قەرەباڵغی و ئاستەنگی هاتوچۆ بەکارهێنا کە بەهۆی پشوو جەژنەکان و داشکاندنی نرخی کاڵاکان خەڵک لە بەردەم فرۆشگاکان نۆرەیان دەگرت و کۆنتڕۆڵی دۆخەکە سەخت دەبوو. سەرەڕای بڵاوبوونەوەی ناوەکەی بەڵام هەندێک وڵات ناوەکەیان بۆ هەینی سپی گۆڕیوە. یەکەم وڵاتیش وشەی هەینی سپی بەکارهێنا سعودیە بوو کە کۆمپانیەکانی وڵاتەکە پێیان وایە ڕەش گوزارشتە لە بێئومێدی و خەمباری لەگەڵ ڕۆژی هەینی یەک ناگرێتەوە.